یاریزانانی تیپی مەلەوانی یانی سلێمانین. دوای دابڕانیان بۆ ماوەی زیاتر لە 4 مانگ جارێکی تر دەست دەکەنەوە بە مەشقەکانیان. بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان سەرجەم هۆڵە وەرزشەکان و مەلەوانگەکان داخران. یاریزانان تا ڕادەیەک دوورکەوتنەوە لە چالاکیە وەرزشەکان. لە ئێستادا وەک ئەم ڕاهێنەرە دەڵێت ماوەی چەند مانگێکیان پێویستە تا بتوان بگەڕێنەوە سەر ئاستی پێشویان. ئێمە لە ماوەی ئەم 5 مانگەیە کە کەرەنتینە بۆ مەلەوانگەکان داخرا وەکو یانی وەرزشی سلێمانی تەبعاً دابڕاوین. ئەم دابڕانەیش زەرەرێکی لە ئێمەیاوە لەبەرەوەی یاریزانی ئێمە وەکو یاریەکانی تر نییە بۆ بتوانێت لە ساحەیەکە ئەگەر لە هۆڵێکی لەش جوانیە مەشقەکانی بکە. ئێمە لە مەلەوانگەیە لە ئاوە ئەگەر لە ئاودا ببڕێت لیاقەی دابەزێ کەم لیاقەی دابەزی دوای ئەوە 4 مانگ 3 مانگەوێت تایە تۆ تایم. ئێمەش ئیسە لە ئیرسەیە وەکو خۆمان کە ئامادەکاریەکەین ئەگە پاڵەوانێتی بێ پاڵەوانێتی نەبێ ئێمە بە ئامادەکاری گەنج. یەکێک لەو یاریزانانەی ئامانجی گەورەی هەیە و ماوەی 10 ساڵە یاری مەلەوانی دەکات دیلان سەرمەندە. ئەو لەگەڵەوەی خوێندکاری کۆلیجی پزیشکیە بەڵام مەلەوانێکی دیار و یاریزانێکی سەرکەوتووە و چاوی لەوەیە ببێتە پاڵەوان لە پاڵەوانتیەکانی دەرەوە. لە ئێستا دوای ماوەیەکی زۆر لە دابڕان لە تەمرین و وەرزشەکانمان دەستمان کردەوە بە تەمرین و هەوڵین کە بەشداری بتوڵەکان بکەین لەوانش بتوڵەی سلێمانی و دوکان و هەموو پارچەکانی کوردستان بەروە بەردەوامە تەمرین هەتاوەکو بتوڵەک ئەکرێتەوە و ئەنجامێکی باشمان نەبێت. من ماوەی 3 ساڵە لەگەڵ کاگۆران تەمرینم پێەکە و زۆر سوودم لێ بینیەوە و لەم ماوەی کە دابڕین نزیکەی 3 مانگە دابڕین و لیاقەمان زۆر دابەزیەوە و لە ماوەی ئەمانەوە بە ماوەی 1-2 مانگەیە ئەمانەوە لیاقەمان بەرزکەینەوەکو پێشتر. ئامانجی من ئەوەیە کە لە داهاتوودا بمن بە باشترین یاریزانەکان لە هەموو ئاستی جیهانە. لە ئێستادا بەپێی ڕێنمایە تەندروستیەکان مەلەوانگەکان کراونەتەوە یانەکانیش مەشقەکانیان دەست پێ کردوتەوە کە لە ڕابردوودا بەشێک لەو یاریزانانە ناچار بوون لە ڕووبار و دەریاچەکاندا مەلە بکەن تا ئاستیان دانەبەزێت. شڤان ڕۆڤ گەلی کوردستان سلێمانی.